بەناوی خوای بەبەزەوی و بەخشندە خۆشەویستانم خۆشحاڵم کە لە دەرفەتێکی دیکەدا و لە بەرنامەی نووسین و یادەوەری و لە ئەڵلقەی ژمارە 20 بە خزمەت ئێوەی خۆشەویستەکەمەوە تەمەناوەکە ئینشاڵڵا سوودێکی زۆرتان وەرگرتە بێ وەکو لە بەرنامە ڕابردووشە لە کۆتایەکە وتمان باسانە بێتەر و تەسەل بن نابێ هەڵی پرۆزێنی لەبەرەوەی کە دەمانەوەت تیگەشتێکی باش بگەێنێ و کتێبەکە بۆیە جارێک کە تاوتویە کەرێتەوە لەم بەرنمەیە بۆ ئەوی کە تێگەشتنەکە باڵا بکەوە هەروەها ئەو شتانی کە مامۆستا لە چوارچەوەی کتێبەکانە وتوێتی جارێککە شورۆڤی بکەینەوە ئەوەی کە پێویستیشی بە ئیزافە بێ بە زیادەیە بێ زیادەیەکی بخێنە سەر مامۆستا جارێککە زۆر بەخێر بێ سپاس ئێوەش بەخێر بێن کاکە پەیوەند یان خۆت و هاوکارانت بەخێر بێن یاخوا سپاس دەکەین مامۆستا لە باسی حوتەمی کتێبی یادی خوایە زۆر گرنگی داوە بە کۆڕ و کۆبوونەوە و ئەوەی کە لەسەر باسەکەشی بەم شێوەیە کە جەنابەت باسی حوتەمدا ئەگەر بەو شێوەیە هەر ئاماژەیەکی پێ بکەم ینی بەشی حوت بەبەسم وایە لە باسی حوتەمدا یاخو لە بەشی حوتەمدا ببوورە پەیوەندی نێوان خوا و پێکەوە جۆشدانی مسلمانان زۆر وەکو بێتۆ یادەم ئەو کتێبە هەموو 11 بەشەوە نیە بەڵێ زۆر ڕاستە 11 بەشە بەس لە باسی حوتەمە من زۆری تریژ ماومەوە لەسەر ئەم باسە چونکە ئەمە لا باسیشی ئەو لا باسە کۆمەڵک بابەتی زۆر گرنگی تایە خۆی بلا باس دەبێتەوە بەحث جانیبی ئەم وشەیەم لە مامۆستا مەسعود محەممەد بەڕەحمەت بە وەرگرتووە زۆر ڕاستە کتێبی حاجی قادری کۆی دەجاجە دڵ لا باسێک ڕاستە قسەکەمان جارە لە سەرەتایە لەسەر ئەو مەسلەی کۆڕ و کۆبوونەوە و جۆشدانی دڵی مسلمانان بەیەکەوە و حاڵەتە معنەوی کە بۆ ئینسانی مسلمان دروزە بێ ئێمە قسەکەمان لەسەرەوە جەنابەت مەبەستت لەو کۆڕ و کۆبوونەوانە چییە؟ بەڵێ الحمد لله وصلى الله تعالى وسلم وبارك على رسول الله محمد وآله المهتدين بهداه من الصحب والأزواج والقرابة والتابعين لهم بإحسان إلى يوم اللقاء ربنا آتنا من لدنك رحمة وهيئ لنا من أمرنا رشدا کاکە پەیوەند تەمان مەبەستەکە هەر ڕواڵەتی تعبیرەکە دەیگەیەنێ خوا سوبحانە و تەعالا زۆر جار لە قورئاندا کە باسی یادی خوا دەکا بە کۆ باسی ئەوانە دەکا کە یادی خوا دەکەن تەنانەت لە باسی نوێژدا خوا سوبحانە و تەعالا هەر دەفەرمێ يقيمون الصلاة ويؤتون الزكاة يعني دفرمي إنما وليكم الله ورسوله والذين آمنوا الذين يقيمون الصلاة ويؤتون الزكاة وهم راكعون يا لسورة البقرة دفر واركعوا مع الراكعين يا وقوموا لله قانتين يا قد أفلح المؤمنون الذين هم في صلاتهم خاشعون جاء لباس يا دي خواج ده الذين يذكرون الله قياما وقعودا وعلى جنوبهم أول سورة آل عمران لسورة النساء دفرنا فإذا قضيتم الصلاة فاذكروا الله قياما وقعودا وعلى جنوبكم يادي خواه سبحانه وتعالى بكومل أهل تصوف وعرفان دلن وهوايا كوملق آوينا رويان بيليك بكي يعني مرايا متقابلة هل كامي كان وينك عكس زكاته بويدي ياخد أجر ژوورێک هەمووی ئاوێنە بند بێ واتە هەمووی ئاوێنە بێ گوڵۆپێکی بچووک مۆمێکی تێدا هەڵکە زۆر شعلەوەەر دەبێت چونکە بۆ هەر کامیان ڕووناچیەکە عکس دەکاتەوە بۆ ویدی جا بۆچی خوا سوبحانە و تەعالا نوێژی بە کۆمەڵ لە قورئاندا زۆر باس کراوە لە فەرمایشتی پێغەمبەردا عەلەیهی سەڵات وسەلام وصلاة الجماعة أفضل من صلاة الفذ ب25 درجة ياخذ ب27 درجة هردو الروايات كان هاتون بۆ نوێژێکی بە کۆمەڵ 25 هێندای 27 هێندەی نوێژێکی بەتەنیا خێر و پاداشتی هەیە وەکو گوتنەوەرە کاریگەری معنەوی زیاترە تەمان کاریگەرە معنەویەکە نەک هەر لە ڕۆ کۆمەڵایەتێکەوە کە مسلمانان پێکەوە ئاگایان لێک دەبێ و شان لێک دەدەن و پێکەوە حەڕەکەت دەکەن هەر لە ڕووی معنەویشەوە ئەو ڕوحانە لێک ئیستیفادە دەکەن جارێەوە ئینسانێکی خواناز دەبینێت ئینسانێکی دینداری خواناز دەبینێ هەر بە بینینەکەی یا هەر بە لەگەڵ دانیشتێک هەست بە ئارامی ئەو خۆشنێک دەکات یانەوە لە ڕووی جەستەیەوە ڕەنگە هیچ شتێکی ڕەنگە تۆقەیەکی لەگەڵانەکە مەسەل بۆ وێنە بەڵام هەر لە ڕووی معنەویەوە ئەو ڕوحانە کاریگەریان بۆ سەر یەکتر دەبێت جا
وەکو گوتم هەر ماناکەی هەر لە خودی تعبیرەکەیدایە کە لەبەرەوە کە هەم لە قورئاندا و هەم لە سنەتی پێغەمبەردا عەلەیهی سەڵات وسەلام زۆر باسی خواپەرستی بە کۆمەڵ دینداریکردنی بە کۆمەڵ ئێمە لە سوڕەی فاتیحەدا دەخوێنێ ئیاکە نەعبود و ئیاکە نەستەعین خۆ تۆ بەتەنی نوێژەکەت دەکەی جاری وایە بەڵام هەر دەڵێ ئیاکە نەعبود خۆ نایە بڵێ ئیاکە ئەعبود هەر تۆ دەپەرستین هەمومان و پشت هەر بە تۆ دەبەستین هەمومان بەمان خەسەر ڕێی ڕاست تەماشا دەکەین بە کۆ دەهێنیت چونکە تۆ گەر ئەو کاتە نوێژی سونەت بکەی بە تەنیاش بی بەڵام لە خەیاڵ و زیهنی خۆتدا هەموو سۆمانانێک کە خوا دەپرسن لەگەڵ خۆتیان کۆ دەکەیەوە خۆت دەخەیە گەڵوان وەکو خوا دەفەرمێ ومن أحسن قولا ممن دعا إلى الله وعمل صالحا وقال إنني من المسلمين بێگومان کاتێک کە لە سەردەمی پێغەمبەریشدا عەلەیهی سەڵات وسەلام زۆر جار وا بووە کە موسڵمانان دانیشتوون بۆ وێنە جاری وها بە پێغەمبەر صلی الله علیه و سلم چووە بۆ لای کۆمەڵێک لە هاوڵان فەرموویەتی چی دەکەن توانێ وڵای یادی خوا دەکەین تەمام یادی خوا نەک بە مەفهومە کلاسیکی و بە مەفهومە باوەکەی کە هەر کامێکیان تەسبیحێکی بەدەستەوە بێ و یاخود دابنیشن مەسەلەن هەموو سوبحان الله بکەن یا ئەلحەمدولله بکەن یادی خوا وەکو من لەو کتێبەشدا باسم کردووە و لە خواپەرستی ئیسلامیشدا کە چۆنێتی یادی خواکردن باسم کردووە لە ڕاستیدا کۆڕی باسی حەڵاڵ و حەرام کۆڕی عیلم کۆڕی قورئان خوێندن مەجلیسێک کە تێیدا باسی ئەحکامی شەریعەت بکرێت تێدا باسی خوا بکرێت قیامەت بکرێت ڕۆژی دوایی بکرێت بەسەرهاتی پێغەمبەران عەلەیهیمۇ الصەڵاة وەسەلام ئەوانە هەموویان بە مەجلیسی ذیکر لە قەڵەم دەدرێن یعنی باس و خواسێک کە پەیوەست بێتەوە بەخواوە سوبحانەوە وتەعالا جا چ لە ڕێی پێغەمبەرانیەوە عەلەیهیمۇ الصەڵاة وەسەلام بەسەرهاتەکانیان چ لە ڕێی خوێندنەوەی ئایەتەکانی قورئانەوە چ لە ڕێی باسی حەڵاڵ و حەرامەوە چ لە ڕێی باسی قەبر و قیامەتەوە چ لە ڕێی باسی سزا و پاداشتی خوا لە دوا ڕۆژدا هەموو پێ دەگوترێ کۆڕی ذیکر و دیارە ئەوانش بۆ خۆت دەزانی بە کۆمەڵ نەبێ ئەو سوودەی نابێ بەڵێ بە تەنیاش یادی خوا هەردەکرێت بێگومان بەڵام بە زۆری حاڵەتی یادی خواکردن لە ئیسلامدا وا بەپەسەندراوە بە کۆمەڵ بن وەکو گوتم بۆی هەمویان کاریگەری ڕوحی ئیجابیان بۆ سەرێک دێ مامۆستا دیسان هەر بە فرسەت دەزانم پرسیارێک بکەم ڕۆژێک بەڕێزێ وتی من زۆر چێژ لە عیبادەتی تەنیا بێنم یعنی وتی تەنانەت نوێژیش کە نوێژیشەکەم کە بە تەنیام هەست دەکەم کە یعنی وە تەسەورەکەم کە خوا ینی ڕاستەخۆ سیر مەکە ینی حاڵەتێکم بۆ دروست دەبێ زۆر چێژ لەو تەنیاییەکەم ئایا هۆکار ئەمەیە کە وەکو جەنابەت باست کردەوە بۆیە باسی نوێژشم کرد بە فرسەتە مزانی قسە زۆر لەسەر جەماعەتە بۆی نەبێ بە هۆکارێک بەوەی کە مەسەلەن خەڵک پشت لە جەماعەت بکات هەر ئەسڵ نوێژ گەورەترین ذیکرە قسەکە لەسەر ئەوەیە مامۆستا ئایا نوێژە سونەتەکان بۆیە ڕێگادراوە زۆر جار ئینسان بە تەنیا بیکە یا لە ماڵەوە بیکە بۆ ئەوەیە کە ئەو چێژە ڕوحیە بکە ئەوەی کە ئەو کاکەیە قسە تێدەگەڵ هینەکەی ئەوەی کە وای گوتووە تاوان هەر کەسە بە ئەندازەی ئیمانی خۆی لەزەت لە تاعەت دەکات بەڵام ئەوەی کە وای گوتووە برایەکە خۆشێکە هەر کەسێکی هەیە جارێ دیارە لە ئاستێکی ئیمانی دیاریکراودایە بۆیە ئەگەر نا ئەگەر ئینشاءڵڵا خوای پەروەردگار زیاتر ئاستە ئیمانیەکەی پێ هەڵا بردوو چۆ سەر ئەو کاتە ڕەنگە لەزەت لە نوێژە فەرزەکانی زیاتر بکە ئەگەر مەئموم بێ یا ئیمان بێ کاتێک کە موسڵمانان هەموو کۆ دەبنەوە زۆر خاڵتیری چاک و واریدی باش لەو حاڵەتدا بۆ مرۆڤ دێ یعنی من وەکو تەحەدوث بە نیعمەتی خوا یەکەم بەرهەمم کە کاتی خۆی باسم کرد پوختەیەک دەربارەی ئیسلام بەر ڕۆژنای سوورەتی فاتیحەدا و ئەوە یەکەم بەرهەم و گەورەترین بەرهەمیشم کە تا ئێستا بڵێین نووسیبم ئەو الئیسلام کەما یتەجەلا فی کتاب الله هەردووکیم لەبەر ڕۆژنای سوورەتی فاتیحەدا نووسیوە و لە کاتێکدا کە فاتیحە دەخوێنی یعنی جا لە نوێژی فەرزا بێ یا سونەت بێ بە کۆمەڵ بێ یا بە ئەوە بێ وەکو گوتم لە نوێژە فەرزەکاندا چکە خۆی نوێژی فەرز خێرترە بۆی خوا فەرزی کردووە ئێستا هیوا هێوارە زانین دەڵێ فەرزە و هەر فەرزە بەڵام خێر لە سونەتاندایە بە پێچوانەوە لە حەدیثێکی قودسیدا حەدیثی قودسیەوەی کە خوا فەرموویەتی بەڵام پێغەمبەر صلی الله علیه و سلم بە تعبیری خۆی دایڕشتووە خوا دەفەرمێ ما تقرب إلي عبدي بشيء أحب إلي مما افترضت عليه بەندەی من بە هیچ شتێک
بە ئەندازەی ئەو شتانە کە لەسرم فەرز کردوون لە من نزیک نابێتەوە بە هیچ شتێک هێندەی فەرزەکان لە من نزیک نابێتەوە وما يزال يتقرب إلي بالنوافل حتى أحبه وبهۆی سونەتەکانیشەوە هەر لێم نزیک دەبێتەوە هەتا خۆشم دەبێت کەواتە فەرزەکان خێریان زیاتر بۆی خوا فەرزی کردوون و لە ڕاستیان نوێژە سونەتەکان هەروەکو ڕۆژە سونەتەکان بۆ پڕکردنەوەی کلێن و کەم و کوڕی فەرزەکانن جا من بستمەوەیە بەڵێ جاری واشەی ئینسانی هەندی حاڵەتی تایبەتدەم بۆ خۆشم کە دەچی حاڵەتی اعتیکافەوە تۆ ڕەنگە لە کاتی خواپەرستی و زیکر و یادی خوادا ڕەنگە حاڵەتێکت بەسەر بێ ڕاستچەنینێک ینی وەکو بڵێ تەزوو پێدا هاتنێک یاخو گریانێک نەتەوێت خەڵکی دیکە پێ بزانێ ئەوە دەگونجێ بەڵام جاری باشە لە نوێژی فەرزیشدا نیشان گریانیشی دێ کە قورئان دەخوێنی کەسیش بەبێ و کاساس پێ بکات فەرمێشتن بە چاودا دێ و ئەو حاڵەتی تەزوو پێدا هاتن و مسوڕکە پێدا هاتن و کە ئاەتەکە باسی دەکات الله نزل أحسن الحديث كتابا متشابها مثانية تقشعر منه جلود الذين يخشون ربهم ثم تلين جلودهم وقلوبهم إلى ذكر الله خوا باشترين فرمودي ناردو دابزاندوه تقشعر منه جلود الذين يخشون ربهم اواني لپروردگاری دەترسێن پێستیان پێی ڕێک دێ تەزووی پێدا دێ مسوڕکەی پێدا دێ ثم تلين جلودهم وقلوبهم إلى ذكر الله دوای پێستیشان دڵشان نەرم دەبێ بۆ یادی خوا پێشێ ڕادەچەنن پێشێ تەزوو مسوڕکەیان پێدا دێ دوای وردەوە نەرم دەبنەوە ئەو شتێکی تەجربە کراوە ئەوەی کە خوا فەرمێتی ئانی مرۆڤ مسلمان هەر خۆی هەستی پێ دەکات جا ئەوە کەسەوە بۆ کەس کەوتۆ لە حاڵە بۆ حاڵ کەوتۆ گەرنا مەرج نیە ئینسان تا نەچێتەوە ماڵەوەی نوێژی سونەت نەکا لەزەت لە عیبادەت نەکا مەرج نییە وابێ بەڵام هەیە ڕەنگە لەبەر سەرنجدانی خەڵکو و یاخۆ لەبەرەوەی کە خەنووە خەڵک شتەکەی لێ ببێتە ڕیا جا بۆیە ئەهلی عیرفان و تەزکیە دەڵێن العمل من أجل الناس رياء وترك العمل من أجل الناس رياء کردەوە بۆ خەڵکی بکەی ڕایە وازیشی لێ بێنی لەبەر خەڵکی هەر ڕایە یعنی چۆن تۆ دەبێ بەڕاستی خوات هێندە لە دڵدا عەزیم و مەزن و گەورە بێ خەڵک چاوی لێ بێ و چاوی لێ نەبێ وەکو نەیان بینی ئەن تعبد الله كأنك تراه جا تو خوا ببینی خەڵکی کە دەبینی ئەگەر لیان دەبێ هەر ئەگەر لیان نابێت تا سەرنجام دێدا خوات چ دەڵێن و چ ناڵێن ئەوانە هەر بۆیەش جاری وایەندێک لەوانەی کە ئەهلی تەسەووفی ڕاستەقینە کە ها جاری وایە حاڵەتێکی بەسەردا دێت چریکەیەک دەکا هاوارێک دەکا ئەوە مەرجنی هەمووی تەسەنوع بێ ڕەنگە جاری وای ئینسانی ساختەتی شوا بکە بەڵام نا ئینسانی واشێ واردێک دێتە دڵی حاڵەتێک کە بڵێن تەحملی ناکە لەوانەیە چێ بڵێ بۆ ئەسحاب وایان نەکردو خوالیان ڕازی بێ ئەسحاب زەرفیەتی معنەویان بەهێزتر بووە ئەگەر ئینسان زەرفیەتی معنەوی بەهێزتر بێ دەگونجێ زۆر فرمێسکی بە چاودا بێت شریکە و هاواریش نەکە بەڵام هەیە زەرفێتەکەی بچووکە تەحمل ناکە ئەوەش دێتە سەردڵی هاواری لێ هەڵدەستێتوانە مەرجنی هەمووی تەسەنوع و ڕیا بێ جاری وایە وەکو بڵێ لەبەر تەحمل نەکردنە بەڵێ مامۆستا هەمیشە ئەوەی کە من دیقەتم مابێت کتێبەکانی تۆ دوایەوە کە تێورە باسەکرێ لە ڕووی تێوریەوە مەوزوعی باسەکەی زۆر جار ڕەبتەکەی تۆ بە واقعەکەوە و زۆر جار گازندەش یاخود با بڵێن ڕەخنەش لە واقعەکەگری یعنی ئەم کتێبەش خاڵی نیە لەوەی کە زۆر جار لە هەندێک شوێنەوە چوویتە سەر جۆرێک لە گازندە لە حاڵی مسلمانان کە وەکو پێویست نییە کە تۆ لە چوارچۆی ئەم کتێبەیە باسی با بڵێن حاڵەتێکی مسلمانانەکەی پێش نزیکی 22 تا 25 ساڵ لەمەوە پێش با بڵێن بەڵام قسەکە لەسەرەوەیە گەر ئێستا ئەم حاڵەتە بگوازینەوە بۆ ئێستا ئەو 31 ساڵەوە پێش ببوورە ڕەنگە من هینەکەم چونکەوە لە 1970 تا ئێستا دەکە 31 ساڵ بەڵام بزەبە دواکە قسەکە لەسەرەوەی مامۆستا بۆ ئێستا چی بڵێن ینی بۆ ئێستا چیت هەیە تۆ ئێستا لە چوارچەوەی کتێبەیە ڕخنەیەک لە حاڵەتێک گرتووە کە وەکو پێویست نیە مسلمانان وەکو پێویست نەبوون لەو ساتە وەختەیە ئەی ئێستا بڵێن ینی ئێستاش دەرد و نەخۆشی و کۆسپ و لەمپەر و واروەها دەرد و نەخۆشی خۆی نییە هیچ گومانی تێدانە کە جارێک مرۆڤ بۆ خۆ هیچ کات بێگرفت نابێ ئەمە زۆر بە سوحبەت دەڵێم ئەگەر خەمان نەخۆین چ بخۆین ئەگەر مشکیلان حەل نەکەین چ حەلکەین ژیانی مرۆڤ هیچ کات بێگرفت و کێشە و خەم و ناسۆر و ناڕەحەتی نابێ بە تەنیا خۆشی بە کۆمەڵیش بە تەکید مسلمانان هیچ کاتی بێ نەخۆشی و گرفت نابن تۆ تەماشای هاوڵان کە خوالیان ڕازی بێ لە سەردەمی پێغەمبەر صلی الله علیه و سلم چەند پرسیاریان هەبووە
يسألونك چەند جار يسألونك ماذا ينفقون يسألونك عن الخمر والميسر يسألونك عن المحيض يعني چەند پرسیاریان لە پێغەمبەر کردەوە صلی الله عليه وسلم يسألونك عن الأهلة پرسیاریان هەبووە ئیشکالیان هەبووە گرفت و کێشەیان هەبووە بەڵام دواییش ئایا هەر نەیان بۆ بەتاکید هەتا هەژار بوون جۆرێک لە گرفت و کێشەیان هەبووە دوای کە دەوڵەمەند بوون جۆرێک چیکە لە گرفت و کێشەیان هەبوو بۆیە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام ڕۆژی هەندێک لە هاوڵانی چوونە خزمەتی داوای هاوکاریان لێ کرد نەزار بوون هەژار بوون فەرمی ما الفقر أخشى عليكم ولكن أخشى عليكم أن تبسط عليكم الدنيا فتنافسوها كما تنافسها من قبلكم فتهلككم كما أهلكتهم لصحيح بخاري مسلم داتو فرمي من الهجاري لتان ناترسيم باللود لتان داترسيم دنياتان بو بلاو بكريتوا وتتماع متاعتان بسر داب الرجلي وش تيدا توشي گوریس بەسڕچێنە و پڕوێدان ببن وەکو چۆن ئەوانی پێش ئێوە وایان کرد و ئێوەش بفەوتێنێ وەکو چۆن ئەوانی پێش ئەوەی فەوتان وانە بوو دوای ئەوەی کە لە دوای چوار خەلیفە ڕاشیدەکان بەڵکو هەر لە نیوەی دووەمی ڕۆژگاری حکمڕانی عوسماندا خوا لە هەمویان ڕازی بێ کێشە پەیدا نەبوو کە هەندێک تێبین لەسەر عوسمان هەبن خوا لێ ڕازی بێن بەهۆی تەمەن و بەهۆی سروشت و تەبیعەتەکەیەوە بەڵام بەتەکی دەستی پیسیش هەبوو لە وەزعەکەدا دوایی تەماشایەکەی لە ڕۆژگاری بەنی ئومەیەوە لە سەدەی معاویە بەرەوە دووە چی لێ هات زۆر تێک چوو وەزعەکە لە گرێژە نەچوو جا بەهۆی چیەوە هەر بەهۆی مڵک و سەڵتەنەت و سەروە و دەسەڵات و قۆڕەخکاری و ئەوانە بەڵێ ئێستاش مسلمانان ئەو گرفت و کێشانیان هەن جا من لەوێدا بۆی بێتەوە یادم لەو کتێبەدا باسم کردووە کە باشترین یاخودێکی لە هۆکارە زۆر کاریگەرەکان بۆ چارەسەری ئەو گرفت و کێشانی بینی مسلمان نەخۆشی و دەردانیان کە زیاتر لە ناتەبایی و ناڕێکی و پەرتەوازەی و خۆ کوشمەڵەکردن و خۆ جیاکردنەوە و لەوانەدا خۆی دەبینێتەوە بریتێ لە یادی خوا پەیوەندی تونند و تۆڵ و گەرم و گوڕ لەگەڵ خوا من ئێستا شەروا دەڵم کاکە پەیوەند من ئێستا زۆر جار کە تەماشای کار و پرۆژەی ئیسلامی دەکەم و حاڵەتی دینداری مسلمانان دەکەم بە گشتی یعنی با خەڵکێوە نەزانێت کە من جێی ئیهتیمام و بایەخ پێدانی من هەر ئەو چەند لایەنە ئیسلامیان یە کۆمەڵی ئیسلامی و خود لایەنە ئیسلامیەکانن کە لە ژێر ناونیشانی ئیسلامیدان ناخۆ ئەوانە هەموو وەسیلەن من جێی بایەخی من بەڕاستی بەگشتی مسلمانانن کۆمەلگاکەمە بەگشتی و لە نێویدا مسلمانانێک کە لەسەر ئیسلام حسابن و دینداری دەکەن من زۆر تەماشا دەکەم نەک خەڵکە سادەکە کە دیارەکەم و کوڕ و مشکلە زۆرن تەنانەت ئەوانش کە بەحساب مشورخۆری کار و پرۆژەی ئیسلامین کە سەرنج دەدەمە قسەیان کابرا سەعاتی قسە دەکە ئاەتێک ناخوێنێتەوە سەعاتی قسە دەکە فەرمایشتێکی پێغەمبەر نانێ سەڵڵەهو عەلەیهی وسەلەم هەندێکی ڕەنگە لەوە بێ کە نایزانێ هەندێکیشی ڕەنگە لەوە بێ کە پێی شەرم بێ لەوانەیە پێی وا بێت ئەگەر ئاەتێک بڵێت یا حەدیثێکی پێغەمبەر سەڵڵەهو عەلەیهی وسەلەم یا ئیستیناد بکات بۆ بنچینەیەکی شەرعی بڵێن ئای تەماشای و باسی ئیسلام دەکات پێی عەیب بێ پێی شەرم بێ باسی ئاینەکەی خۆی بکات من ڕۆژێک گەنجێک هات بەلای وتی مامۆستا گوتم بەڵێ وتی وەڵای وتارەکانی جەنابتان زۆر پێخۆشن بەڵام پێمان خۆشە وتاری سیاسیمان بۆ بدەنێ وتاری دینی ئەمیشتم جیاوازی نێوان وتاری دینی و سیاسی چییە وتی وەڵا وتاری سیاسی و ئاەت و حەدیثی تیانە بێت وتمە دی وتاری دینی تێویژ و ئاەت و حەدیث بێ وتم پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام سیاسی بۆ یان نا وتی وەڵا زۆر سیاسی بوون وتمان نیە وتی بەڵێ وتم وتارەکانی چی بوون وتی وەڵا جەناب باشتر دەزانی وتم وەڵا یان ئاەت بووە لە ئاەتی هات بێتە خوار لە حەدیثی تەجاوزی نەکردووە فەرمایید چی پێغەمبەر فەرمووی حەدیث نەبووە وتم بەس ئاەت و حەدیث بووە وتم ئەدی سیاسیش نەبوو وتی بەرێ وەڵا وتم بەقوربان ئەمە جارجار بۆ بۆن و بەرامە و بۆ تامخوێ ئاەت و حەدیثێکی دەخێنە گەڵ قسەکانمان ئی پێغەمبەر هەمووی ئاەت و حەدیث بووە ئەوە تو چی وای فێر کردووی ئەوە خەڵکی عەلمانی کە بڕای بە ئیسلامی ئێمە نیە بڕای بە ئاەت و حەدیثەکانی خۆی لە ئاەت و حەدیثان دەپارێزێ یا هەر ڕەنگە نەشیان زانێ بەڵام ئێمەی مسلمان شانازی بە ئاەت و حەدیثانەوە دەکەین مەبەستمەوەیە من خەڵکێک دەبینم کە لە قسەیدا تەماشا دەکەن هیچی ناباتەوە سەر قورئان و سونەت هیچی نابەستێتەوە بە شەریعەتەوە هیچی نابەستێتەوە بە خواوە بە قیامەتەوە من زۆر جار لە وتار و شتەکانی بانگشی هەڵبژاردنیە زۆر باسم دەکرد ئەوە چه جای ئەوەی کە ئەتۆ بێنی حاڵەتێکی ڕوحانی زیاد لە خەڵکی دەکەی لێ ببینی من بەڕاستی زۆر جار ئەوم کردەوە پێوەرد جار بۆ خەڵکە ئیسلامیەکە بۆ بانخوازەکان تەماشای نوێژەکەی دەکەم
چۆنە ئەگەر تەماشان هەر نوێژێکی عوامانە دەکات دەڵێ بەس قسەت لە خەڵکی زیادە یا بەس ڕیشت زیادە نوێژی تۆ ئەگە تۆ بتەوێت کاریگەر لەسەر خەڵک دەبێت نوێژەکەت جیاوێ لە خەڵک قد أفلح المؤمنون الذين هم في صلاتهم خاشعون دەبێت لە نوێژەکەدا تەفاعول بکەی لەگەڵ وشەکاندا دەبێت نوێژی تۆ لە ڕووی کەیفیەتەوە لە ڕووی چۆنیەتی و کواڵێتیەوە وەکو دەڵێن جیابێ نەک لە ڕووی چەندێتیەوە چۆنیەتیەکەی قد أفلح المؤمنون الذين هم في صلاتهم خاشعون وقوموا لله قانتين جا یادی خواکردن و پەیوەندی لەگەڵ خوا وەکو گوتم یادی خواکردن بە چەمکە فراوانەکەی بە چەمکە فراوانەکەی واتە لەگەڵ خوادا بوون دڵ ئاوەدان بوون بە یادی خوا و زمان پاراو بوون بە یادی خوا و جەستە کار لێکردن لەگەڵ یادی خوا بشڕک و تەز و پێداهاتن بە یادی خوا ئەوە پێم وایە کە کاریگەرترین هۆکارە بۆ کەم مسلمانان گرفت و کێشەکانی خۆیان حەل بن کە بە زۆری لە نەفس و لە هەوا و ئارەزوو لە کەوتنە ژێر کاریگەری دەوروبەر واقع ئەو مشکلەکانیان پێیا دەبن. مامۆستا پەرەگرافێک لە کتێبەکە خوێنمەوە کە جەنابەت لە ڕووی ڕەخنەی یاخۆ بڵێن لە ڕووی گازندەوە هێناوتە ئەڵەی ئەوانە جۆرە ئیسلامێکی تایبەت و سربەخۆیان دروست کردووە و خۆیان لە مسلمانان دابڕیوە و گۆشەگیر بوون هەڵبەتە ئەو خۆ دابڕین و هەڵاوێرد و گۆشەگیر بوونە هیچ کاتێک بە تایبەتی لەم بار و دۆخە ناسکی ئێستاماندا لە قازانجی ئیسلام و مسلمانان تەواو نابێ بگرە زیانیشی هەیە. بەڵێ مامۆستا ئەم پەرەگرافە بە بۆچوونی من ئەڵەی دوێنێ نووسراوە ڕاستە ینی قسەکە لەسەر ئەوەیە مامۆستا تۆ کتێبەکە وتمان سیوەک ساڵ لەمەوە پێش نووسی حاڵەتەکەش ڕەگەر کۆنتر بێت لە سیوێک ساڵ بەس مامۆستا نازانم ئەنێ گەرێسا ئەو مێژوە بێنینەوە ئەڵەی جیاوازێکی ئۆتۆ لە ناڵم هەر نییە بەڵام جیاوازەکە زۆر کەمەوە ڕاستە فعلا واقعی ئەو کاتی ڕەنگە ئەمە بۆیەکی بووە بڵێ بۆ ئاوایە وەڵام پێمە بێ هۆکارەکەیەوەی کە واقعەکە دەردی مسلمانان کاک پەیوەند ئەو لێکدابڕان و خۆ کوشمەڵەکردن و خۆڕێک هێنانە لە قاو خەپێلکێکی دیاری کراودا جا ئەو کاتە دیارە بە تاکید مەبەستم پێ ئەوانە بۆ کە لە ژێر ناونیشانی سەلەفی لە ژێر ناونیشانی ئەهلی تەریقەت لە ژێر ناونیشانی لایەنێکی ئیسلامی لە ژێر ناونیشانی توێژێک وەکو توێژی مامۆستایان توێژی شێخ توێژی چی ئێستاش ئەوە ئەگەر فراوانتر بڕۆین بۆ عالەمی ئیسلامی لە نێو بازنەی مەسەن ئەوە سونیە ئەوە شیعەیە ئەوە فلان مەزەبەیە ئەوە فلان مەزەبەیە لە حاڵێکدا کە خوا یەک ناوی لە ئێمە ناوە هو سەماکم المسلمین من قبل وفي هذا و یەک بەرنامەی بۆ ئێمە پەسەند کردو وەڕەضیت لەکم الئیسلام دینە ئەمن پێم وایە ئەگەر ئینسان بەڕاستی بۆ خوا خۆی ساخکاتەوە بەڵێ لایەنێکی ئیسلامی دەبێ ئیجتیهادێکی دەبێ بۆچوونێکی دەبێ بەڵام ئەوە ناکاتە پێوەر و سەنجی مەحەک بۆ مامەڵە لەگەڵ خەڵکدا و نایکا بە بناغە بۆ دۆسایەتی و دژمنایەتی وەلا ئوبەڕا بەڵام منەوە فڵە ئەو لایەنە ئیسلامی ئەو ناو نیشانەم هەیە بۆ تەعامل لەگەڵ واقعدا بەڵام نەیکردو بە پێوەر هەر کەسێ لەو چوارچێوە ئەو لایەنەدا ببێ خۆی بزانێ ئەوەی دەرەوەی ئەوە بە بێگانە لە خۆی بزانێ ئەوە لێرەدا غەڵەتە ئەگەرنا خۆ پێغەمبەریش عەلەیهی سەڵات وسەلام کە کاری کردووە کارەکەی ڕێکخراوەیی بووە بە هۆنینەوە بووە بە پەروەردەکردن بووە و چەند تایبەتمەندێکی هەبووی لەو کۆمەڵگایە دا بەڕێوەکو ئەوەی سید قوتب ڕەحمەتی خوای لێ بێ بڵێ العزلە شعوریە لە ڕووی شعوریەوە دەناخۆ هەر لەگەڵ کۆمەڵگادا بوون بەڵام تۆ دەبێ نیوان و سێوانێک کە تەبێت ئەوانەی کە تۆ دەتوێت پەروەردەیان بکەی بەڕێیەکی ڕاستیا بیان بەی دەبێ لە دەرونی خواندا هەست بکەن کە گیان لەو خەڵکەی کە نەفس و هەوان چی بخوازێ دنیاداریان چی بێ وا دەکەن بەبێ گوێ بدەنە سنوورەکانی شەریعەت بەڵام خۆ ناگونجێ خوان لێدا بڕن یعنی ئەوەی کە من ویستومە بیڵێم ئێستاش هەر ئەوە دەڵێمەوە کە مسلمان دەبێت کارلێکی ئیجابی لەگەڵ دەوروبەریدا بکات دەبێت کراوە بێ داخراو نەبێ کارلێکی ئیجابی لەگەڵ دەوروبەریدا بکات بەڵام هەوڵدا دەوروبەرەکەی بگۆڕێ بە خێر و چاکە نەک دەوروبەرەکەی ئەو بگۆڕە باری خراپەدا من زۆر جار ئامۆژگاری براو خوشکان دەکەم جارێ منداڵەکانی خۆمان پێم گوتون ئێوە خەڵک بەرەو حەقی خۆتان بێنن با خەڵک ئێوە بەرەو ناحەقی خۆی نەبا ئەتو هاوڵێکت هەیە ئەگەر ئافرەتە دەستە خوشی هەیە ئەگەر پیاوە کوڕێکە برادەری هەیە
ئەگەر تۆ ئەو فێرە نوێژ و تاعات نەکەی و هۆگری مزگەوتی نەکەی و بەرەو خوای نەهێنی با ئەو تۆ بەرە شوێنێکیکە نەبا مقناتیس ئاسن بزمار ڕادەکێشێ نمە ئێوە خەڵک ڕاکێشن بەرەو حەقی خۆتان با خەڵک ئێوە بەرەو ناحەقی خوان ڕانەکێشن جا ئەوە بکاتێک دەبێ هەمیشە مرۆڤ کاتێک دەوروبەری خۆی دەخاتە ژێر کۆنتترۆل و کاریگەری خۆیەوە کە لە دەوروبەرەکە زیاتری پێبێ ئەوەی فکری لە خەڵک زیاتر بێت لە ڕووی فکرەوە کاریان تێدەکا ئەوەی ئەخلاق و ڕەوشی جوانتر بێت لە ڕووی ئەخلاقیەوە ئەوەی لە ڕووی کۆمەڵایەتیەوە ئەوەی لە ڕووی هۆشیاری سیاسیەوە لە ڕووی تەسکەی نەفسەوە چێ زیاتری پێبێ زیاتر دەتوانێت ببەخشێەوە زیاتر دەتوانین کاریگەر لەسەر دەوروبەری خۆی دابنێ هەروەکو چۆن ئەوانەی پارەی گەندەڵی و نەوتفرۆشی و شتیان زۆرە دەتوان پارە زۆر دەن بە خەڵکی وەلای خەڵکی پێ بکڕن وانە تۆش ئەگەر لە ڕووی معنەویەوە لە ڕووی فکریەوە لە ڕووی بۆ خواسوڵحانەوە دەبێت پڕتربی پتەوتربی بەهێزتربی ئەمجا دەتوانی لەو بوارانەدا کاریگەری لەسەر دەوروبەری خۆت دابنی مامۆستایەکە لەو پەرەگرافانەی کە بۆ من سەرنجڕات چێژ بوو ئەوش ئەوە بوو کە دوای ئاوا ینی هەندێک لە دەرخستنی هەندێک کەم و کوڕی لە حاڵی موسڵمانان بابەت ینی شتێک پەرەگرافێکی زۆر جوان دێنێوش بەم شێوەیە دەڵێ زۆر بە بەری ئەم باخسەوە نانیشێم و هەر هێندە دەڵێم بەبەرەوە نیشتن واتە ئاوا خەریکی زۆر لەگەڵ لا خەریبی کە پێویستە ینیمە بە زۆر بە کورتی کە پێویستە لە دەمی خستنە ڕووی ئیسلامدا بۆ گەلێکی وەکو کورد زۆر پێداگری لەسەر ئەوە بکرێ کە ئیسلام وڵامگۆی هەموو پرسیارێکە و شیفاهێن و ساڕێشکەری هەموو دەرد و زامێکە ئەگەر ئەو دەرد و زامە بریتی بێ لە ستەمدیدەی و بێ قەوارەیش مامۆستا ئەگەر ئێستا قسەکە ئاوا بکرێ بگوترێ خەڵک ئەندازەیەکی زۆر بە لە هێزە عیلمانەکان ئین بووانی باوا بڵێن ئەوەی کە بینیوێتی دەزانێت کە مەسەلەن حاڵەکە چۆنە بەڵام دوای ئەم مێژووە بڵێ لیان بێ متمانە بووە بەتاچی دەمە واقعەکەی ئەوان دیارە ینی فەشەلیان هێناوە لە ئیدارەکردنی وڵاتدا لەو سەروەت و سوڵتەی کە بەدەستیان و هەر ئیشان قۆڕخکاری و گەندەڵی بوو و دروستکردنی چینێکی ملیار لێرە سەر حیسابی خەڵکی ڕەشوڕود لەسەر حسابی نیشتیمانێکی وێران نەجادەی جادەیە نەکارگەی هەیە نەبەرهەمی خۆماڵی هەیە بازاڕی ساختکردنەوەی کاڵا وڵاتانی دەوروبەرە بڵێ ئاوایان کردو ئەلمانی و خەڵکی ئەو متمانوسی قەیپێنە من باوەڕم وایە مامۆستا تەمان ئەوە خۆ دەزانی خەڵک هەمووی بینی و واقعەکە لە بەردەسیاتی و واقعەکی کۆنکرێتی زۆر پێویستی بە بەڵگەهێنانەوە ناکە بەڵام قسەکە لەسەر ئەوەیە بە تایبەتی ئەوەی کە جەنابەت یعنی برینێکە دەست لەسەری داناوە نەزیفێکە کە وڵامگۆی پرسیارە مەسەلە هەنووکەیەکانی ئێستا بێ قسەکە لەسەر ئەوەیە باشە دوای ئەو مێژووە دوای ئەو مێژووی کە جەنابەت دەم کتێب بنووسیوە دوای ئەو مێژووە عملی کە مەسەلەن بۆ منە ئەوەی کە پێوتر بزافی ئیسلامی هەیە بووە بۆ ئێستا بەرهەمەکەی چی بووە لە چوارچێوە ئەو پەرەگرافی توی مامۆستا وەڵی کاکە پەیوەندە من پێم وایە کە بەڵێ تەوژمی عەلمانی لە پێش ئێمەدا هەبوو لە ساحەکەدا ساحەکەی قۆڕخ کردبوو و بەداخەوە کە تەوژمی ئیسلامی دواکەوت من زۆر جار کاتی خۆی کە قیادەی بزوتنەوەی ئیسلامی کاتی خۆی کۆمەڵی مامۆستای ڕیسپی بوون لێشیان نەرزانی لە کارەکە لەگەڵ ڕێز و حرمەتم بۆیان بە ئەسەفێکەوە دەمگوت کاری ئیسلامی دەبێت ڕیشی تێدا سپی بکەی نەک بە ڕیشی سپی دەست پێ بکەی کوردواری خۆشمان دەڵێ بە گەورەی فێرە چێش خواردنێ بە کەس چێ بۆ لوتی دەبا دەبوو لە جیلی پێش ئێمەدا ئەو کاتە کە یەکەم زوڵم لە میلەتی کورد دەکرا هەموو جارێ دەمگوت دەبوو یەکەم فیشەک کە بە ڕوبەڕووی دوژمن دەتەقێنرا بە بیسمیلاوە تەقێنرا باە نەک ڕوو لە مارکسیزم و لینینیزم و ماویزم و هەموو ئەو شتە ئیسمدارانە کرابا و ئیسلامیش لەوێ بەبێ نازی بکەوێ کەس نەڵێ ڕزانەخوا ئیسلام چی لە باراندا هەیە من زۆر جار ئەو پەندەم هێناوەتەوە گوتمە ئێمە وەکو ئەو پەندە کوردێمان بەسەر چەسپ پێ دەڵێ ماڵیان پڕ بوو لە ڕازیانە منداڵیشان بە زگێشەی دەمرد یارە ڕازیانە بۆ زگێشەی باشە ئێمە لە پێش ئێمەدا جیلی ئێمە بەڕاستی کەم تەرخەمی کرا ئێمە کە هاتینە نێو ساحەکەەوە لە پێش ئێمەدا ساحە قۆڕخ کرابوو خۆ کاکە هەتاکو مافی بوونمان بۆ خۆمان دەستەبەر کرد زۆر تووشی ناڕەحەت بوو زۆر تووشی ناڕەحەتی بووین ئێوە زیادن ئێوە پێویست ناکە هەبن نەک هەر لە لای لایەنە سیاسیەکان خەڵک و جەماوەرەکەش منداڵیان کە کوڕیان دەهات بۆ لای ئێمە بابی لە دوای دەهات داشی لە پووری خاڵی
ڕۆڵە وەرە لەوێش کەلام و کتێب هەن وەڵا ئەوجانە بێ نەمان ئیسلام پێشمەرگەی بۆ چییە؟ ئیسلام حیزبی بۆ چییە؟ کە لە نێو میلەتێکی مسلماندا ئیسلام وا غەریب بێتەوە پیان وا بێ کە هەموو شتێک قەیناکە حیزبی هەبێ و چەکی هەبێ و هێزی هەبێ بەس ئیسلام دەبێ نینۆیشی شی نەبن تەماشای چۆن دین غەریب بووبەوە جا ئێمە بۆکو گوتم لە پێش ئێمەدا کەم تەرخەمی زۆر کرابوو ئێمە کە دەست بەکار بووین ویست کاتێکی زۆری ویست کە تا خەڵک هۆشیار کرایەوە بەڵام بەڕاستی قۆناغی زۆر بڕدراون ئێستاش ئەلبەتە ئەگەر ئێمە و کوڕانی خۆمان چارەسەرکەین ئەو ینی ئەوەی لێوێدا گوتومە ئیسلام وا بخرێتە ڕوو کە وەڵامگۆی پرسیارەکانە شیفاهێنی و هەتوانی برین و قەتماغەی برینەکانە بە کێشەی نەتەوەییشەوە ئەگەر ئیسلام ئاوا تەرح و عەرز بکرێ کوردەواری خۆمان دەڵە بۆی پێت دەڵم خاڵە سوێلەکانم بۆ بگری ئەگەر ئێمە خەڵک بزانێت کە فیعلەن دەتوانین گرفت و کێشەکانیان چارەسەرکەین پێم هەڵویستی خەڵک زیاتر دەگۆڕێ یەک بەڵام ئەوەش دەبێت بۆی کە زوڵم لە خۆشمان نەکەین ئەم پێم خۆش نەقە زوڵم بۆ خۆمان بکەین بەڵام پێشم خۆش نە زوڵم لە خۆمان بکەین زوڵم بۆ خۆکردنەوەی خەتاشت بێ بڵێ خەتام نییە دەستی سەوری خۆ لە خەڵک ئەو زوڵم بۆ خۆکردنە زوڵم بۆ خۆمان نەکەین بەڵام زوڵمیش لە خۆمان نەکەین ئەوەی خەتای خەڵکی ببڵێ خەتای خۆمانە کاکە ئەم خەڵک و جەماوەرە زۆری تەماشا دەکە ژیان و مقدرات و چارەنووسی کەوتۆتە دەست چەند ماڵێکەوە چەند حیزبێکەوە کە خۆیان بە هەمەکارە دەزانن دەڵێن ئەگەر خەڵک ڕێیمان پێدا پێنەدا هەر دەبێ مە حوکمڕان بین وانە دەبێ هەموو شتێک هەر لە بەردەستی ئێمە بێ ئەمجا ئێمە خۆمان تەخشان و پەخشانی بکەین ئەوەش بەڕاستی خەتای من و تۆی ئیسلامی نییە ئەوە دەبێت لە شوێنیچکەوە بە زۆریش کە دەبێت چارەسەر بکرێ ئەتۆ نابێ خەتاشت نەبێت خەتای خۆت بگری ئەوە دەکا زوڵم لە خۆکردن و نابێت کە خەتاشت بوو هەر دەستی چاور بە خەڵک بسڕی ئەوەش دەکاتە زوڵم بۆ خۆکردن لە نێوانی زوڵم لە خۆکردن و زوڵم بۆ خۆکردندا ئەوەی ئینسان لەگەڵ خۆیدا بە ئینساف بێ ئەگە خەتات بڵێ خەتامە ئەگەر خەتای خەڵکی کە بڵێ خەتای خەڵکی دیکەیە ئەگە خەتای جەماوەر بڵێ خەتای جەماوەرە بۆ خۆی پەروەردگار لە قورئاندا زۆر جار سەرزەنشتی خەڵک و جەماوەر دەکات جارێ وا سەرزەنشتی فیرعون و خۆسەپێنەکان دەکات جارێ وا شێ سەرزەنشتی یاخود لۆمەی ئەوانەی کە لەگەڵ پێغەمبەراندا بوون عەلەیهیم السەڵات وەسەلام ئەوان هۆشیار دەکاتەوە یونوس کاتێک کە خەڵکی نەیناوە بەجێ دێڵێ خۆی پەروەردگار سزای دەدا نەدەبوو پەلەت کرد بۆ زۆر ڕۆیشتی پێغەمبەرێکە عەلەیهی سەڵات وەسەلام ئەگەر شتێکی بوو بێ ئیجتیهادێکی کرد بێ نەی پێکابێ خۆی پەروەردگار بۆ ڕاست کردوێتەوە بەڵام کاتێک کە تۆپ لە ساحەی خەڵک و جەماوەردایە ئەتۆ نابێ هەر جەلد و زاد پێی ڕەخنە لە خۆت بگری دەبێ خەڵک و جەماوەریش بە کاری خۆی هەڵسێ وەکو لەو کتێبەی کە لەژێر چاپە و دیارە لایەن تۆڕی میدیای کۆمەڵەوە چاپ دەکرێ لەژێر ناونیشانی قورئان و پاکسازی و چاکسازی لە هەرێمی کوردستاندا کە دەوری 500-600 لاپەڕی لەوێدا کوڕی دووری خۆم ڕشتووە لەوێدا زۆر باشە بەس لەوانەیە ئەم پرسیارە بکرێ بگوترێ ینی گلەیەکە ئەلێرەوە بێ بگوترێ ئەگەر ئەوەی کە جەنابە دوو فەرمووتە لەوەی کاگەر ئیسلامیەکان بە ئاوا زۆر بە وازحی بڵێم ئیسلامیەکان لە ئاستی وەڵامدانەوەی پرسیارە جەوهەریەکانی ئەم کۆمەڵگایە بوونە لەوانێ ساواقعەکە بگۆڕە بۆ مانای جڵەوی دەسەڵات لانی کەم لەلای ئەوان بۆ ئێستا بۆ نمە ئاخر ئەو مەرجنیە وا بێ ئەدیانی ئەمە ناڵم کەم تەرخەم نەبووین دەڵێم لە ڕابردوودا کەم تەرخەم بووی ساحەکە مامۆستایان هیچ کارە بوون ئەو پەڕەکەی یەکێتی زانانیان دروزەکرد کە پاشکۆی ئەو کاتە پاشکۆی شۆڕش وا بوو بالحق بوو بە دوادا دەڕۆیشت هیچ کارە نەبوون مامۆستایان ئەوە مامۆستایان کە بە حسابەوە دەبێ ئەوانە خاوەنی کۆمەلگان لە ڕووی دینیەوە و دەبێت هیدایەتی خەڵک دەن و ئەوانە ئەوی دیکەش مەسەلەن لە خوار مامۆستایانیشەوە بوون دوایی کەواتە تەوژمی ئیسلامی دواکەوت لە پێش تەوژمی ئیسلام تەوژمی عەلمانی دەوری خۆی بینی و هات و خۆی بە خەڵک ئاشنا کرد و ئەوانە و ئەوانە پشگیریشان لێ دەکرا لەسەر ئاسی نێودەوڵەتان و ئەوانە ئەوەش هەر هەبووە جا چەندیان پێکاوە چەندیشان نەپێکاوە جاری وهەیە و شۆڕشە گرێ دراوە بە بەرژەوەندی دەوڵەتێکی ئیقلیمیەوە هاوکاری کرد و تا بەرژەوەندی خۆی پێدابین کردووە وەکو شۆڕشی ئەیلول دوای کە ئیشی پێی نەماوە وەکو دڵ شاک وەختی گوتی من این شێرە ڕامی باندام منەوە بە لوعای دەگرمەوە جا بەڵام گرنگەوەی لە پێش ئێمەدا کار کرابوو لە پێش تەوژمی ئیسلامیدا و دواییش مەرج نییە دیسان ئێمە لە هەموو شتێکدا لە ئاسی پێویستدا بوو بین بەڵام مەرج هەموو شتێک خەتای تۆ بێ قەزێکە ئەوەیە تۆ بەڕاستی دەبێت زۆر
زۆر بە وردی و زۆر بە ئینسافانە تەماشای شتەکە بکرێت چەندی خەتای ئێمەوە چەندی خەتای خەڵک و جەماوەرە کە حەقیشی بۆ دەرکەوت و هەرتە ئیدی ناکە و چەندیشی خەتای ئەو حکومڕانە خۆسە پێێنانەیە کە وەکو گوتم وڵاتەکەیان بە قوڕێ گرتووە باشە کاکە تۆ جوانی ئیدارە بکە ئەتۆ بۆ چەند کەسێک دەکەی ملیار لێر لەسەر حیسابی فەقیرخستنی خەڵکو و ئیمتیازات و عەرز و بەرزی ئەم وڵاتە نەوت و هەموو شتێکی دەکەی بە شتێکی مڵکی شخصی و حیزبی خۆت و خەڵکی لێبێ بەش مەحروم دەکەی ئەوەش دەبێت خەتای ئێمە بێ تۆ 100 جار ڕەخنەت گرتووە و پاشان ئەو هێزانش کە هەر مامەڵە دەکەن لەگەڵ ئەو واقعەدا ئێوە جێک لێنین وەکو من بە نوێنەری ئەمریکام گوت برێت مەگۆرک وتم باشە بۆ ئێمە لەم هەرێمی کوردستاندا دامەزراوەکان پەک دەخرێ هەر تەعامل دەکەن لەگەڵی بەرپرسمان هەیە ئەکسپایر دەبێت کاتی بەسەر دەچ هەر تەعاملی لەگەڵا دەکەن ئێوە خەتای چییە باشە پێم گوتم بۆ لای خۆتان پێتان خۆش کاری دامەزراوەی هەبێ یاسا سەروەری هەبێ مرۆڤ بە پێوە بچیرێ بەڵام لای ئێمە ئەوان هەمووی هیچی وانە بۆ هەر مامەڵە دەکەن ئەگەر ئێوە دڵسۆزن بۆچی پێتان خۆشن ئێمەش لەو واقعە دەرباز بین کارمان موسساتی و دامەزراوەی بێ یاسا سەروەر بێ مرۆڤ بوون و هاوڵاتی بوون پێوە بێ چیدی کە وڵاتمان ئەوە بەو شێوە بە قوڕە نەگیرێ ئەگەر ئێوە دڵسۆزن ینی حەقیقی هیچ وەڵامێکی نەبوو مەبەستمەوەیە ئەوانش بەشی خۆیان خەتایان هەیە کە دەیانەوێت ئەو نەکەر ئەم هەرێمی کوردستان و عێراقە بەڵکو زۆر لە وڵاتانی دیکەش دەیانێت بەو شێوە بمێننەوە کە بەرژەوەندیەکانی ئەوان دابین بێ نەک بەرژەوەندی خەڵک ڕاستە مامۆستا لە بەشی دەیەمدا لە بەشی دەیەم ئەم کتێبەیە کتێبی یادی خوا پەیوەندی نێوان یادی خوا و دروستبوونی کەسایەتی ئەوانەمە بابەتێکی زۆر گرنگە هەتا ینی هەموو ئینسانێک حەزەکە کەسایەتێکی بەهێز و بۆ هەروەها کەسایەتێک بکە ینی دیار بێ و کەسایەتێکی بەهێزی هەبێ و بۆ پشتگیری لە باڵێن لە بۆچوونەکانیشت کە یادی خوا کەسایەتێکی باشدا ڕێژە بۆ ئینسان وە کاتێک کەسایەتێکی ڕاوەستا و سەقامگیر دیسان ڕای کۆمەڵێک زانات هێناوە کۆمەڵ ناس و دەروون ناس و ئەلەم بابەتانە قسەکە لەسەر ئەوەیە با پرسیارەکە زۆر سادە بکەم پەیوەندی نێوان یادی خوا و کەسایەتی ینی پەیوەندیەکە پێکەوەگرێدراوە خن پەیوەندیان بەیەکەوە هەیە پەیوەندیکی زۆر پێکەوەگرێدرا و پەیوەستە بۆ خوا سبحانه وتعالى سەرچاوی هەموو چاکی و پاچیەکە سبوح قدوس بەس خوایە خوا حەمید مەجیدە ئینسان بە ئەندازەی کە لە خوا نزیک دەبێ لە هەموو چاکی و پاچیەک لە هەموو سیفەتێکی جوان نزیک دەبێ بەهرەمەند دەبێ نزیکی لە خوا سبحانه وتعالى وا لە مرۆڤ دەکا کە لە فەیزی خوا لە بەرەکاتی خوا لە سیفاتەکانی خوا ئەویش لە قەدەر خۆی پێی ببڕێ هەر وەکو بە پێچوانەوە نزیکی لە شەیطان ئینسان وا لە دەکا کە لە زەرەرمەند ببێ لە سیفەتە خراپەکانی شەیطان وکە خوا دەفەرمێ ئینا جعلنا الشیاطین ئەولیاء للذین لا یؤمنون ئێمە شەیطانەکانمان کردو بە دۆست و نزیکی ئەوانەی کە بڕوا ناهێنن ئەدی بۆ ئیمانداران ألا إن أولياء الله لا خوف عليهم ولا هم يحزنون الذين آمنوا وكانوا يتقون بهو إيمان وتقوى أتو دەبێت دۆست و نزیکی خوا هەتا لە خوا نزیکتر بی لە سیفەتەکانی خوا لە سیفەتە بەرز و پەسەندەکانی خوا زیاتر کەسب دەکەی ئەوەی کە لەگەڵ مرۆڤدا دەگونجێ و ئەوە شتێکی مجەڕەبە کاک پەیوەند تۆ تەماشا زانانی ئەهلی تەسەوف و عرفان ئەو وێنەیە دێنەوە دەڵێن زەوی بۆ خۆی هیچ ڕووناکیێکی نییە بەڵام بەهۆی ئەوە کە بە دەوری خۆیدا دەخولێتەوە لە بەرامبەر خۆردا ئەو ڕووی کە ڕووی لە خۆرە ڕۆژە ڕووناکە ئەوی کە پشتی لە خۆرە تاریکە کەواتە ئینسان لە خوان وەکو چۆن ولله المەثل الأعلى مانک بۆ خۆی جسمێکی تاریکە بەڵام بەهۆی ڕەفاقەتی ڕۆژەوە شعلەوەر بووە ئێمەش بە ئەندازەیەوە کە لە خوا نزیک دەبین بە تەکید لە سیفەتە چاکەکان بەرخوردار و بەهرەمەند دەبین و ئینسان تا لە خوا دوورتر بێ دیارە شەیطان زیاتر زەفەری پێدەبەوە لە سیفەتی چاک دوورتر دەبێت مامۆستا لە وتەی کۆتایی کتێبی یادی خوایە بەڵێ کە ئەیکەمە کۆتا پرسیاری ئەم بەرنامەیەش وە کۆتا پرسیاریش لەسەر کتێبی یادی خوا ئەوەی تری بۆ بینەران و وە بیسەران جێ هەڵین بەڵخوایان جارێککە بچنەوە سەری جەناب دەنووسی جا ئێستا پێم وایە هەرچی ئەم بەشەی بە وردی و بە تێگەشتنەوە خوێند بێتەوە دڵی بە یادی خوادا چووە و لە لای شیرم بووە و حەز دەکات یادی خوا بکات بەڵام ڕەنگە بڵێ ئاخر چ بکەم و چۆن بکەم ئێمەش لە وڵامدا دەڵێن
شێواز و چۆنیەتی یادی خوا بابەتی بەشی دووەمی ئەم کتێبەیە و خوا پشتیوان بێ ئەگەر کۆسپ و تەگەرە نێنە پێشێ زۆری پێناچێ و بە دیدارتان شەد دەبێت. بەڵێ سەکە لەسەرەوەی مامۆستا کۆسپ و تەگەرە هاتوونە پێشێ ئەی کتێبەکە مەسەلەن بۆ نمونە بەشی دووەم چاپ بوو واروەها چی لێ هات لە مێژە بەردی دەی خوێنانان کەوتووە یا مەسەلەن کۆسپ و تەگەرە وەستا ئێستا وەڵامە دەدەم وڵا کاکە پەیوەند من دیارە ئەو کاتە دوای ئەوە ئێمە لە گەڵیما خۆبزان هەڵقەناین ئەوە بڕژەمیستی بمگرێ و ئەمە چوینە قەڵاتوکان و پێشمژانی پێشمەرگایەتی و دوای ئەودی و سەرسنوور و ئەوانە دوای ڕام هاتە سەرەوە کە لە جاتی ئەوە بەجیا بەرجی دووەمی یا بەشی دووەمی ئەو یادی خوا چاپکەم خستمە ضمنی مەوسوعەی خواپەرسی ئیسلامی لەبەر ڕۆشنایی قورئان و سونەتە. ئەم مەوسوعەیە 4 بەرگە، بەرجی یەکەمی دەربارەی پاک و خاوێنی و دەربارەی خواپەرسی بەگشتی، بەرجی دووەمی دەربارەی نوێژ بە تایبەت، بەرجی سێمی دەربارەی زەکات بە تایبەت و بەرجی چوارەمی دەربارەی ڕۆژوگرتن و حەج و عومڕەکردن و زیکری خواکردن. ئەوەی کە لەوێدا گوتومە کاکە پەیوەنجان ئەلێرەوە ئێمە لە لاپەڕە 335ەوە تا کۆتایی کتێبەکە کە دەکا 464 یعنی تقریبا 130 لاپەڕم زیاتر بۆ تەرخان کردووە. ئەنجا ئەمە دیارە کردومە بە 5 بەند هەروە بە ینی چاوێکی خێرای پێدا بەخشین. یەکەم بەندی یەکەم واتە و پێناسەی زیکر لە ئەسڵی زمان و زاراوە شەرعدا، بەندی دووەم گرنگی و پلۆپای زیکری خوا، و بەندی سێیەم جۆرەکانی زیکر ئەنواع الذیکر کە ئەمە دەوری 50 لاپەڕی بۆ بەرخۆداوە، بەندی چوارەم چۆن زیکری خوا بکەین و بەندی پێنجەم بەرهەمی زیکری خواکردن. ئەمە ئەو بەڵێنەیە کە بڵێن لێرەدا هاتوۆتە دی کە بۆتە بەشێکی سربەخۆ لەم بڵێن بەرگی چوارەمی مەوسوعەی خواپەرسی ئیسلامی و هەوڵم داوە بەڕاستی حەقی خۆی پێ بدەم. بۆ وێنە ئەگەر چاوێکی خێرا بەوەدا بجێڕین بۆ وێنە لە جۆرەکانی زیکر دوایەوە کە پێناسەی زیکر و ئەمجا گرنگی زیکر لە ڕووی قورئان و سونەت و لە لای زانایان لە دە بڕگەدا باسی جۆرەکانی زیکر کردووە. یەکەم قورئان خوێندن کە ڕەنگە زۆر کەس نەزانێت قورئان خوێندن گەورەترین جۆرە زیکری خوایە. دووهەم پاڕانەوە، سێیەم زیکری خوا هەر لە دەمی لە خەو هەڵسانەوە تا کاتی نووسن، چوارەم زیکری خوا دوای 5 نوێژە فەرزەکان، پێنجەم زیکری خوا لە سەفەرێدا، شەشەم زیکری خوا لە کاتی جەنگ و جیهاددا، حوتەم زیکری خوا لە کاتی خواردن و خواردنەوەدا، هەشتەم زیکری خوا لە چەند حاڵەتێکی جیاجیادا، نوێم چەند زیکرێکی گەورە و گرنگ، دەیەم سەڵات و سەلام ناردن بۆ پێغەمبەر محەممەد صلی الله علیه وسلم. ئەوە بڵین زۆر بە فراوانی لێی دواوە، ئەمە وەکو گوتم دەوری 50 لاپەڕی ویستووە. بۆ وێنە لە بەندی پێنجەمدا بەرهەمی زیکرکردن، ئەمیشم لە 7 خاڵدا خستووەتە ڕوو. خاڵی یەکەم لە بواری پەیوەندی لەگەڵ خوادا بەرهەمی زیکر چییە؟ ئەگەر ئینسان یادی خوا بکە و یادی خوانەکە جیاوازی چییە؟ دوو لە بواری پەیوەندی لەگەڵ پێغەمبەردا عەلەیهی سەڵات وسەلام، هەروە لەگەڵ فریشتەکاندا. سێ لە بواری فەرمانبەری خوا و گوناح نەکردندا کاریگەری زیکر بۆ تاعەت ئازابی لە گوناح دووربی. چوارەم لە بواری خزمەتکردنی دڵ و عەقڵ و جەستەدا زیکری خوا چ کاریگەریکی بۆ سەر دڵ و دەروون بۆ سەر عەقڵ و بۆ سەر جەستە لە ڕووی ساغ و سەلامەتی. پێنجەم لە بواری بەرەنگاریکردنی شەیتان و دوژمنان و پێوێرانیاندا. شەشەم لە بواری برایەتی و یەکرزی موسڵماناندا. و حوتەم لە بواری دروستبوونی کەسایەتیش ساغ و سەلامەت و تێر و تەواودا. ئەمە بڵێن سەردێڕەکانی ئەو بابەتەیە کە قەرار بووە بیکەمە بەشی دووەم، بەڵام لێرەدا بۆتە بەشی کۆتایی بەرجی چوارەمی مەوسوعەی خواپەرسی. بەڵێ مامۆستا دەست خۆش بێ و خوای گەورە موفقت کە ئینشاءڵڵا. بەڵام ئیتر لێرەوە ماڵاوی لە کتێبی چوارەمەکەین وەچنە سەر کتێبی پێنجەم، ینی کتێبی پێنجەم ئایا لە نێوانی خواپەرستی ئیسلامی و لە نێوانی ڕێگای ساڵحبوون و بەرەوخوا چوون کامیان هەڵبژێرە مامۆستا؟ وەڵا ئەمیان هەڵبژێرە بۆی کە هەر چونکە مەشان قسەیە لەسەر تەسکی نەفس و لەسەر لایەنە ڕوحی هەر لە ڕووی ڕیزبەندی کاتیشو ئەم پێشکەوتووە. زۆر باش. ئەمم لە ساڵی 89 لە ئەو کاتەکە بنکە و بارگاکانمە لە خدراوا بوون، نەخۆش بووم، چوومە نۆکان بارگاکمان لێ هەبوو، چون یەتی ئاعتیکافن لە بارگاکەدا هێنا و ئەم کتێبەم
ینی ئەسڵەکەی لێوێدان و زۆر باشە ئینشەڵا ئەوە بە وردی لە ڕووی ڕیزبەندی کاتی و ئەم پێشکەوتووە دوایی چکە ئەمە لە نەوەتەکاندا نووسرا. زۆر باشە جارش کە سوپاس مامۆستا سپاس بۆ ئێوەش و بۆ خۆت و بۆ هاوکارەکانت جار لە سلێمانی و عەزت دەچێشن و تەشریف دێنن بەخێر بێنیان بە خزمەتان سپاس دەکەین. بەڵێ خۆشەویستان بەم جۆرە گەشتینە کۆتایی ئەڵقەی ئەم جارەشمان تا بە یەک گەشتنەوەیەکی دیکە هەمووتان بەخوای گەورە ئاسپێرم خواتان لەگەڵ.